بەڵا خۆشویستان ئەم تەوەرەمان تایبەتە بەوەی کە دەپرسین فتق چییە و چەند جۆری هەیە چۆن پێناساکرێ و چەند جۆری هەیە لەکوێ زیاتر فتق دەرەکەوێت لە جستەی مرۆڤ نیشانەکان چین و کارەکانی دروستبوونی فتق چین شێوازی چارەسەرەکان هەم بە دەرمان هەم بە نەشتەرگەری چۆنن هەموومانە ئەکەینە پرسیار و ئاڕاستەی میوانەکەمانەکەین زۆر بەڕێز دکتۆر علی عەباس کا بەڕێزان پسپۆڕی نەشتەرگەری گورشیلە و میز و میزەڕۆن دکتۆر گیانبانی باش زۆر باش زۆر سپاسانەکەم فتق چییە نەخۆشیە چۆنە ینی بەڵێ فتق بریتیە پێناسەکەی بریتیە لە هاتنە دەرەوەی بەشێکی جەستە ناوە لە خاڵێکی لاوازی کونێکی لاوازی لە ناو ماسوولکەکانی لەشە ئەمە بە شێوەیەکی گشتی وەکو تۆپەڵێک یێتە دەرەوە گەورابێ بەڵێ خاڵێک لە شوێنێکی لە ماسوولکەکە ئەگەر خاڵێکی لاواز هەبێ ینی شوێنێک هەبێ کونێک هەبێ لاواز بێ ئەو کونە ئەو فتقە یەتە دەرەوە پارچەیەک لە جەستەیەتە دەرەوە ئیتر ئەو پارچە ئایا پارچەیەک چەوری بێ ئایا ڕیخۆڵە بێ ئایا پەردەی پەریتۆنی بێت هی ناوسک یەتە دەرەوە ئەگەری هەیە ئەم سێ شتانە بێنە دەرەوە بۆ ناو فتقەکە دکتۆر بە چه هۆکارێک ئەمانەیەنە دەرەوە بۆ نمونە چی هۆکارە بۆی کەم فتقە دروست بێ بەڵێ خۆی ئەبێ هۆکارەکانی ئەبێ بزانین یەکەم شت ئەبێ دابەشی کەین زیگماکی هەیە و لە دوای مناڵبوونەوە هەیە ینی دوای لە تەمەنیشا بۆ ماوەی شام نەخۆشیێ دکتۆر ینی لە کۆرپەلەوە لە مناڵدانی دایکیەوە دروسە بێ بە تایبەتی لە کوڕە ینی ڕێژەی فتق لە پیاوە زیاترەوە لە ئافرەت و کاڵێن لە کۆرپەلە لەوانی لە زیگماکی دروست بێت لەبەرەوەی کە کاتێک کۆرپەلە ناوسکی دایکێتی هێلکەی گونەکانی لە ناوسکی دروستە بێ لەو ڕێڕەوی ئەو شوێنەی کە هێلکەی گونی یەتە خوارەوە لەوێ خاڵێکی بچووک هەیە لاوازێک هەیە کونێک هەیە بۆری کۆندامی زاوزێ لەوێ یەتە دەرەوە ئەو خاڵە لاوازە احتیمال هەیە خەلەلێک ڕووبا لە ناوسکی دایکە گەورە ببێت ئەو کاتە فتقەکە یەتە دەرەوە کە لە دایکە بێ سیرێکی مناڵەکە بە بڵێن هێلکەی گونی تۆزە ئاوساوە یا بنڕانی تۆزە ئاوساوە فتقەکە دروست بوو یعنی دوای مناڵبوون دەردەکەوە ئەمە ئەگەر زیگماکی بێ لە تەمەنی شار ڕوو ئەیات وەکو وتمان هۆکارەکانی زۆرن ینی ئەوانەی کە لە ئەمەی زیگماکی باسمان کرد ئەوەی کە لە تەمەنا ڕوو ئەیات ینی هۆکاری زۆر هەیە بۆ نمونە ئەوانەی کە یەکەم شت قەڵەو دووەم شت ئەوانەی کە دایمەن نەخۆشی سنگیان هەیە کۆکەیان هەیە یان بۆ نمونە لە زەبرێکی بەقوتە یعنی مەسەرەن شتێکی قرس بە هەڵەگرێت کتوپڕ یا پشمینێکی قایم یان شتێکی قورسە مەڵگردۆ تووشی فتق بوو ناو خۆمانە ئەمشتە هەیە بەڵێ زۆر شتە قورسە لە پڕێکە هەڵیگیری یان پێشتر هاوکردنێکی تر یان نەخۆشیێکی ترتە بۆ بەڵام هەڵگرت نەشتە قورسەکەەوە لێکە دەبێت هەیە هەم هۆکاریش هەیە ساباسیەکەم بەڵام ئەوەی کە ساباسیەکەم بڵێن لە زەبرێکی بەقوتەوە ئایا شتێکی قورس هەڵگرێ ئایا کۆکێکی بەقوت بژمینێکی بەقوت ئەمانە چیەکەڵێن لە دوای تەمەنەوە ڕوئات یعنی ئیتر کە ئینسان چۆ تەمەن ماسوولکەکانی تۆزە لاواز دەبێت ئیتر کە ئەم شتە زەبرە قورسانە یەتە بەردەمی فتقەکە ئەگەری هەیە زیاتر دروست بێت وەک لەوەی کە یەکێکی ئینسانێکی ئەتیادی یعنی هەموو کەسێک هەیە شت هەڵەگرێ و قورسی هەڵەگرێ لەوانەیە هیچ کێشێکیش نەبێ سێهەم شت قەبزیش ئەگەر هەر قەبزیکی مزمن ینی بەردەوام ینی درێژخایەن نەک ینی یەکێک جارێ قەبز بێت و تووشی فتق بێ ئەوانەی کە پرۆستاتیان هەیە میزیانە گیرێ کە چنە ئایم بێ سەر ئاو بە زەحمەت میزەکەن زەختێکەکەن لە خوانە قووەتێکەکەن لەوانەیە فتقی بنڕان دروست ببێت ئەمانە هۆکارێکی سەرکن وەکو وتیشم فتقی جۆری تریش هەیە کە بەبێ ئەم شتانە فتقی جەراحی پێڵێن ئەوەی کە دوای نەشتەگەرێکی ناوسک نەشتەگەری گورچیرە بێ نەشتەگەری پرۆستات بێ نەشتەگەری فەتح بەتن بێکردنەوەی سک بێ ئەگەری هەیە ئەو ماسوولکانە کە ئەدورێتەوە دوای نەشتەگەری و ماسوولکانە تەنکە بێت تۆزێ ینی وەکو جارانی لێ نایەت شلە بێت و ئەگەری ڕوودانی فتق لەمانە زۆرە کە پێڵەن فتقی جەراح باشە دکتۆر من
پرسیارێکم لا دروست بووە بۆچی هەڵگرتنی شتی قورسایی ئەبێتە هۆی ئەم فتقە قورسایی چ پەیوەندیەکی بەمەوە هەیە بۆ ئەو کەسانەی کە وەرزشەکەن لە هۆڵەکانی لە جوانیە زۆر کات من بیستومە کە قورسایەکی زۆریان هەڵگرتووە تووشی فتق بوون. بەڵێ ئەوانەی کە شتی قورس هەڵەگرن وەکو وتم یعنی ئینسانی ئەتیادی بڵێن کە نەچێتە تەمەن کە شتی قورس هەڵەگرێ شەرت نییە تووشی فتق بێت بەڵام ئەوانەی کە سیرەکەی ماسوولکەیان لاواز دەبێت یا بڵێن نەخۆشیێکی درێژخایانیان هەیە یا مەسەن قەڵەون یا مەسەن ئافرەتی دووگیان ئەوانە عفو دووگیانی شەر هۆکارێکە بۆی کە فتقی ناوک دروست دەبێت ئەمەی کە شتە قورسەکە لەگرێ وەک وتم خاڵی لاوازێک هەیە لە ناو لەشی ئینسانە بە تایبەتی کەوەی کە باوە فتقی بنڕان لاڕان ئەم خاڵە لاوازە کونێک هەیە لەوێ لە ناو ماسوولکەکەیە جاری وا هەیە ئەدڕێ ئەکشێت ئەکرێتەوە بە هۆی زەختی بەقوەتی ناوسکەوە باشە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم فتقە دروست دەبێت ئیتر ئایا لەوانەیە ڕیخۆڵە لەگەڵ یا بێتە دەرەوە لەوانەیە چوریەکی بەزی ناوسک بێتە دەرەوە یا پەردەی پریتۆنی بێتە دەرەوە لە ناو فتقەکە فتق لە مناڵا دروست دەبێت دکتۆر بەڵێ بەڵێ وەکو باسم کرد لە زیگماکیەوە جاوە ئەبێ جاری وایە دایکان نازان فتق هەیە و کیسە ئاوجی هەیە کیسە ئاو هەیە کە گونی ئاوسێت کە لە دایکە بێ سێرەکەی هێلکەی گونی ئاوسێت وەکو تۆپێکی لێت بچووک ئەمە کیسە ئاوە ئەمە هەر زیگماکیە ئەمە احتیمالێت ساڵە 2 ساڵ لەگەڵ یا بڕۆی پێویستی بە هیچ چارەسەرێک نەبێ خۆی ئەڕوات بەڵام جاری وایە ئەو ئاوساییە لەگەڵ یا بنڕانیشی ئاوسێت ئەوە فتقە ئەوە ناتوانین بڵێن ئەبێت چاوەڕێکی ئەبێ بە زووتنی کە نەشتەگەری بۆ بکەین باشە دکتۆر فتقی ناو پەنچک چییە ئەمە جۆرێکە مەرج نییە هەر بێتە دەرەوە وانە لە دەرکەوێ بەڵێ ئێمە ئیسابێ بڵین جۆرەکانی فتق چییە فتقی دەرەوە هەیە و فتقی ناویشەوە هەیە فتقی دەرەوە بۆ نموە فتقی بنڕان هەیە کە زۆر زۆر باوە بەتابەتی لە پیاوە لە ئافرەتیشا هەیە فتقی ناوکەیە سەر و ناوکەیە فتقی سەر مەعیدەش هەیە فتقی جەراحیش هەیە ئەمە فتقەکانی دەرەوە فتقەکانی بینژێن بە چاو ئەمە بە چاوە بڵێ ئەوەی کە ناوەیە لە بینی بڵێن پەردەیەک هەیە لە بینی سنگ و سکا پەردەی ماسوولکەی ناو پەنچک پێڵێن جاریوا ئەو ماسوولکەیەش تەنکە بێت یا بە زەختێکی ناوسکەوە پارچەیەک ینی بەشێک لە ڕیخۆڵە یان مەعیدە دەڕەپەڕێ بۆ ناو سیەکان بە تایبەتی مەعیدە دەڕەپەڕێ بۆ ناو سیەکانەوە ئەوەش ئەم فتقی ناوی پێڵێن ئیتر ئەوە دەرناکەوێت بەڵام نەخۆشەکە جاری وا هەیە بۆ نمونە ئازارێکی ناوسکیە بێت دڵە کزیە بێت ترشیەتە ناو سوورنجکیەوە ئەو شتانە بە زۆری پەیوەندی بە دکتۆری نەشتەگەری گشتیەوە هەیە ئەوانە بێتتر یەکێک لە تەشخیصەکانیەوە بکە لەوانەیە فتقی ناوسکی هەیە زۆر باشە دکتۆر نیشانەکان چیە کە سەرەتا لە کەسەکەیە دەرەکەوێت هیچ ئازارێکەیە پێش ئەوەی کە هەڵ ئاوسان و ئەم بابەتانە دروست بێنە خۆشەکە ئەستی پێ بکە بەڵێ خۆی بە شێوەیەکی گشتی فتق ئازاری نییە بەس نەخۆشەکە هەستی پێکە کە شتێکە ئاوسێت لەو شوێنەی جەستەیە بڵقەکە گەورە بێت هەواکات ئەم تعبیرانە پێمانەڵەن هەواکە بڵقە گرەیە هەستی پێکە گەورە بێتەوە وەکوتم لێ سەرەتایە هیچ نیشانێکی نییە و ئازاریشی نییە ببوورە یعنی هیچ ئازارێکی نییە بەڵام ئەم فتقە وردە وردە ئەگەر گەورە بێ ئەگەر پشتگوێ بخرێ ئیهمال بکرێ گەورەترە بێ ئەگەر کاتێکە احتیمال هەیە ئازاری بۆ بێت لەو کاتەیەکە ئازاری بۆ بێت کە بەشێکی ڕیخۆڵەیەتە ناو فتقەکە لەوانەیە دەمی فتقەکە ڕیخۆڵەکە بگرێت خوێن نەچێ بۆ ئەو ڕیخۆڵە دەمار خوێنەکانی شەگیرێ لەوانەیە تووشی گانگرین ببێت خوێن بە زەحمە دەچێت بۆ ئەو پارچە بەشە ڕیخۆڵەیە ئەمە تۆزە خەتەرە و حاڵەتێکی زۆر ئیمەرجنسیەوە بێ بە زووتری کات نەشتەگەری باشە دکتۆر لە سەرەتای قسەکان تاوتت پیاوان زۆرتر تووشی فتقە بن بۆچی زیاتر لە ناو پیاوە باوترە بەڵێ وەکو ئەو وتم مناڵ کە لە کوڕ کە لە دایکە بێت هێلکەی گونەکانی کە لە ناو سکیا دروستە بێت لەو ڕێڕەوەیەتە دەرەوە لە ناوسکە و لە کەیەتە دەرەوە خاڵێک هەیە بڵێن کونێک هەیە بۆری منیەکانی و لەگەڵ هێلکەی گونی لەوێیەتە ناو تورەکەی گونیەوە لەو خاڵە لاوازە ئەگەر زیگماکی بڵێن فتقی زیگماکی ئەگەر ئەو خاڵە لاوازە تۆزە گەورە بێت لەوانەیە فتقی
دروست ببێت بەڵام بە مروری زەمن ئەو خاڵە لاوازە لە تەمەنات تۆزێ ئەکشێت لانێ عزیەت بخوات بدڕێت بە زەختێکەوە بە زەبرێکەوە تووشی فتقە بێت باشی سەبا باسێکی خۆپاراستن بکەین لە فتق هەندێک خاڵت باس کرد شتی قورس هەڵمەگرە و هەندێک ئەو نیشانانەی کە باست کرد هەر بەڕاستی چارەسەرەکان هەیە بەس بە چارەسەری دەرمانی چارەسەربیان ئیلا پێویستی بە نەشتەرکرد فتق کە دروست بوو چارەسەری تەنها نەشتەگەریە ئێمە بێ بڵین لە حاڵەتێکە نەشتەگەری ناکرێت ناڵی نایەوێت نییە یعنی ئەبێ بکرێت ناکرێت بۆ نمونە ئەو کەسە زۆر بە تەمەنە ئەو کەسە نەخۆشی دڵی هەیە شەکرەی هەیە تەحملی بەنج ناکات بەرگەی بەنج ناگرێت ئەو نەخۆشانە ئەتوانین بڵێن پشتێنێک هەیە پشتێنێکە ئەی بەستێ پارچێکی ئاسنی پێوەیە ئەو پشتێنە بەو ئاسنەوە زەختە کاتە سەر فتقەکە بۆی دەرنەپەڕێت نێتە دەرەوە چکە ئەمەم بە مروری زەمن وەکوتم بە پێی کات ئەم فتقاگەر ئەوە زەختی لێ نەکات ڕیخۆڵی یەتە دەرەوە و دوای ئەبێ بە حاڵەتێکی ئێمەرجنسی یعنی ئێمە بۆچی نەشەگەری بۆ ناکە لەبەر تەمەن و لەبەرەوەی نەخۆشی درێژخانیە و بەرگەی بەنج ناگرێت جا ئەگەر تۆ بیخیتە ژێر خەتەریاتی عملیات یعنی پاراستنەکەی بکەیت ئەو پشتێنە بەسی باشترە ئەمە چارەسەر نیە ئەمە بۆ ئەوانەی کە تحملی بەنج ناکەن بەڵام ئەوەی کە تەحملەکات تەنها نەشتەگەریە باشە دکتۆر چ کاتێک گرنگە نەخۆش سەردانی بەڕێستان بکات چونکە میشۆ بە بەردەوام مەزین لە چارەسەرە پزیشکیەکانە هەموو چارەسەرەکان ئەگەر لە قۆناغێکی سەرەتایی یابێت چارەسەرەکان ئاسانتری ژەبێت بۆ نەخۆشەکە بۆ پزیشکە بەڕێزەکەشکان جان ئەگەر لە مناڵا بێ عفو ئەگەر لە مناڵا بێ ئەبێ سەردانی بە زووترین کە سەردانی پزیشکی پسپۆر بکات ئاەت نەشتەگەری بێ یان پسپۆری میز و میزەڕۆ بێ هێلکەی گونی ئاوسێت ئەبێ وەکووتم جیایکەینەوە جاریوە هەیە هێلکەی گونەکەی کە ئاوساوە ئەمە کیسە ئاوە پێویستی بە نەشتەگەری ناکە بەڵام ئەگەر بینیمان فتقی هەیە ئەبێ بە زووتری کە نەشتەگەری بکات دکتۆر کە نەشتەرگەریەکەی کرد جارێکە توش نابێتەوە کەسەیەک جار تووشە بێت تاو یان ئەگەری توشبوونی هەیە بەردەوام ئەوەی سایینە سەر ئەو باسە نەشتەگەریەکە وەکووتم کە ئەکرێت کە پێویستە بکرێت نەشتەگەریەکەش دوو جۆر هەیە نەشتەگەری بە لاپرۆسکۆپە ناوبینی هەیە و نەشتەگەری بە فتح هەیە بەکردنەوە نەشتەگەری بە بێ مێش کە شەبەکەی پێڵێن بە شەبەکەی و بەبێ شەبەکە مناڵ هیچ جوار شەبەکەی بۆ دانارێ هەر بە تەقەڵ بۆ یەکرێ بەڵام مستەقبل ئەگەری هەیە هەڵباتەوە بڵێ بەس مەرج نییە کە نەشتەرگەری گریتە پێ بڵە من تاوا لە فتق ڕزدا بەڵام زۆربەی زۆری هەڵدایەتەوە بەڵام هیچ بە نەخۆش ناوترێکەکەی ترکە تۆ تەواوی تر هەتا عمرەدی تر قەت توش نابیتەوە بەڵام ئەگەری هەیە توش ببێتەوە شکە وەکو وتم ینی سا بۆ نمونە فتقی بنڕان کە زۆر باوە یعنی ئەو فتقەش هەم دوو جۆریە فتقی ڕاستەوخۆ هەیە و فتقی ناڕاستەوخۆ هەیە تۆ ئەو کاتێک کە نەشتەگەری بۆکەی لەوانەیە فتقی ناڕاستەوخۆکە بێ کە پێڵەن ئین دایرێک لەوانەیە تۆ مستەقبل بە تەقەڵبی کێ مستەقبلەن لە داهاتووە تووشی فتقی ڕاستەوخۆ ببێت یا بە پێچەوانەوە باشە ئەڵەن هەندێک فتقەیە کە نەگەڕایە و شوێنی خۆی بە خێرایی پزیشک ببینێ ئەمە بەبستی لی چییە دکتۆر بەڵێ وەکووتم ئەگەر پشتگوێ بخرێت ئەو بە شەی ڕیخۆڵی یەتە ناو فتقەکە دەمی فتقەکە تۆن ڕیخۆڵی ئەگرێ دەمارە خوێنەکان کە چێ بۆ ئەو بەشی ڕیخۆڵەیە ئەگیرێ یعنی چۆنەڵی ئەخینکێ تووشی گانگرینە بێ ڕەشە بێتەوە ئازاری زۆری بۆ بێت ئەو حاڵەتانە ئەبێ بە زووترین کات نەشتەگەری بکرێ و ئەو نەخۆشانش کە ئازاریان هەیە ئەبێ بە زووترین کات سەردام بکەن ئێمە ناڵین کە ئیتر ئەبێ بە حاڵەتێکی زەڕور کە ئازاری هەبوو معنای ئەوەیە ئەبێ احتیمالێ ڕیخۆڵی یان پارچەی لە بەزی ناوسکی تووشی کێشە و گرفتێک باشە دکتۆر ئەم نەخۆشیە نەخۆشیێکی مەترسیدارێت ترکە کەسێک توش بوو زۆر بترسێ نەخێر مەترسیدار نییە بەڵام ئەوەی کە فتقی هەیە نابێ پشتگوێ بخرێت شەرت نییە کە نەخۆشکەیەت بڵێن وەڵا ئەبێ بە زووترین کات نەشتەگەری بکەی زۆربەی زۆری وەکوتم ئازاری نییە هەر هەستەکە بە شتێکی گرەیەکە دروست بووە ئەو کاتە لەوانەیە کاتێکی بۆ دانێن بڵێ نەبێ نەشتەگەری بکەی ئەیتر مانگتر بێ دوو مانگتر بێ سێ مانگتر بێ ئیتر بەس ئەبێ لە ژێر چاودێری پزیشکا بێت دەستەکانە خۆ دکتۆریان زۆر زۆر سپاس بۆ ڕێنمایەکان شتێک ماوە باسیکەین لەسەر فتق واللهی ئەگەر مەسەڵەن کەسێک نەشتەرگەری کردیان پێش نەشتەرگەری شتێکەیە کە هەر تووشی نەبین
ینی شتێ بکەین کە تووشی نەبین ئەوانەی کە یاری ئاسنەکەن یاری یان ئەوانەی کە ئیشی قورسەکەن لە ناو بازارە ینی شتێک نییە بڵێن خۆی بپارێزی کە توش نەبێ هەموو کەسێ معارەزە بۆی توش بێ بەس خۆیان ئاگایکیان لە خۆیان بێ زۆر زەخت نەکەن لە خوان بە تایبەتی وانەی کە یاری ئاسینی شەکەن ئەوانەی کە جستیان تۆزێ لاوازە یان ئەچنە تەمەنەوە و هەروەها ئەوانەی کە قەبزی درێژخانیان هەیە ئەوانەی کە بۆری میزیان تەسک بووە بۆی پرۆستاتەوە میزیان گیراوە زەخت زۆر لە خوان مەکەن بۆی کە تووشی کێشێکی تر نەبێت چکە یەن ئێمە کە فتقیت بۆ لامان ئەبێ ئێمە هۆکاری فتقەکەش بزانین یعنی ئەبێ بزان هۆکارەکەی چێت تۆ جاروان نەشتەگەری بۆکەی کاڵێن هەڵەیاتەوە کەسەکە سێرەکەی ڕەبووی هەیە یا کێشەی سنگی هەیە یان جگەرە کێشە یان کۆکەی هەیە ینی ئەمانە هۆکارێکن بۆی فتقەکە دروست بێ ئەبێ خۆت بپارێزی لەو پسپۆڕی نەخۆشەکانی گورچی لەو میز و میزەڕۆ زۆر سپاس بۆ ئامادە بوون.